بەنسبەت ئێمە ئەولەویەتی یەکەمی ئێمە ئەوەیە کە ئەو پۆشەکەوتە نەهێڵین. ئێمە چاوەڕێین ئەوەین من نامەوێت تەوەقعاتی خەڵک بەرز ببێتەوە، یەک بەرز ببێتەوە دوای بە ئێمە بڵێن ئێوە ئەمەتان جێبەجێ نەکرد. من دەمەوێت لەم مەسەلەیەدا زۆر ڕاستگۆیانە لەگەڵ خەڵک قسە بکەم. من هەتا ئێستا ئەگەر ئەمڕۆ لێرە کە لە بەردەم ئێوە ڕاوەسەوەم دڵنیا بۆم لەوەی کە بەڵێ ئەم پارەیە دێت و دڵنیا بۆم لەوەی کە بەو شێوەیە ئەوەی کە ئێمە ڕێککەوتنمان لەسەر کردووە ئێستا پێم دەگوتن بەڵێ ئێمە بڕیارماندا کە ئەمە جێبەجێ ئەمە دووسێ هەنگاوی تری ماوە بە ئەو هەنگاوانە تەکمیل ببن بە تاکید دوای ئەوە ئێمە عەرزم کردن ئەولەویەتی یەکەم هەڵگرتنی پاشەکەوتی موچە دەبێتن. مەسئلەی گرانتی من هیوادارم هەردوو لامان چ بەغدا و چ هەولێر هەردوو لامان دەرسێکمان وەرگرت بێ لە پێشوو ئەو دەرسەی کە هەردوو لامان وەرمان گرتووە ئەوانە ببنە سەبەبی ئەوەی کە تێبگەین کێشەکان تەنها بە دایۆلۆگ و لە چوارچێوەی دەستوری عێراقدا لەگەڵ یەکتر دەبێت چارەسەری بکەین.